سڵاوبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتتان باش ئەوە کشێلگادەم لە خدمەتانە بۆ پێشکەشکردنی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردەوە لە هوماین و گودازگەر وتوێژەکەین سەبارەت بە ئێدامکردنی مستەفا سەلیمی. پێشەوە پرسیارەکانم ئاراستە بکەم بۆ ئیتمینان لە دەنگ دەگەڕێمە لای هوماین و گودازگەرەکە دەنگی منە بێیسی بەخێرەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاستانەکەم ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان و هەروەها ماندوو نەبوونیشەکەم لە خۆتان. سپاس بۆ تۆش هوماین گودازگەر. هەروەکو ئاگاداری ئەم بەیانیە ئەوڕۆکە جومعە مستەفا سەلیمی 51 ساڵە کە خەڵکی دەی ئەیلوویەتی لە کۆ بوو 17 ساڵ بوو لە عمری خۆی لە زیندانەکانی ڕژیمی جمهوری ئیسلامیە بوو. لە هەفتەی فەروەردینی 1382 دەستگیر کرا ئەم زیندانیە سیاسیە لە جەریانی ڕاپەڕین و شۆڕشی زیندانیانی سەقز کە لە ڕۆژی 8 فەروەردینی 99 بوو لەگەڵ دەیان زیندانی تر لە زیندانی سەقز ڕایان کرد. وەلەمە لە دەست دوو ڤیرۆسی کوشەندە و خەتەرناک یەکێکیان جمهوری ئیسلامی ئەوەی تریان کۆڕۆنا ڕایان کرد. لەم بابەتەوە کاروەکو ئیشارەم کرا ئەوڕۆ متاسفانە مستەفا سەلیمی ئێدام کرا. بەڕایەوە مقەسری ئەسلی و تاوانباری ئەسلی کێیە؟ بۆ ئەو کەسانەی کە بەلەوە ئاگادار ئەم قزیە بوون، من ئەگەر جواب پێم سەعادە بەدەمەوە پێم خۆشە سەرەتا لێرەوە لەلایەن خۆم و حزبی حکمەتیست و کۆمیتەی کوردستانی حزب حکمەتیستەوە سەرخۆشی بکەم لە کەسوکاری مستەفای سەلیمی، سەرخۆشی بکەم لە هاوبەندیەکانی، سەرخۆشی بکەم لە تەواوی ئەو کەسانەوە بۆ ڕاکردنی لەدەست شمشێری جمهوری ئیسلامی و سێدارەی ئەعدامی جمهوری ئیسلامی یارمەتیاندا، و سەرخۆشی بکەم لە تەواوی ئەو بنیادەمانە کە لە ئەو ماوەیە بە غەم و پەژارەوە و بە ئەحساسی مەسئولیەتەوە تێکۆشان بۆ ئەوە کە گیانی ئەم ئینسانە لە ژێر ماشینی کوشتاری جمهوری ئیسلامی نەجات بدرێت. جارێتر سەرخۆشی خۆم بە کەسوکاری بە خانەوادەی و بە هەموو ڕەفیقەکانی ڕاگەێنم. ئەگەر قەرار بێت لەسەر مقەسری ئەسڵی قسە بکەین، پێم وایە لە ئەم شرایەتە شاید زۆر بە ئیسلاح ئاسان نەبێت کە بێژین مقەسری ئەسڵی ئەوە کە ئەمڕۆ لە زیندانی سەقزا مستەفای ئەعدام کرایکێیە. بەڵام ئەگەر بەڕینەوە بۆ ڕابردوو جمهوری ئیسلامی وەک ڕژێمێکی جەنایەتکار مقەسری سەرەکی گرتنی گیانی سەدان هەزار کەسە لە ئێرانە، و ئێمە ئەمە ساڵهایە ئەمە باسەکەین و هەموو کەسێ لێ ئاگادارە. جمهوری ئیسلامی بە نەبوونی ئازادی سیاسی، بە نەبوونی مەودا بۆ نەدانی مەودا بۆ مخالفان و نەیارانی سیاسی خۆی بەرەحاڵ بووە ساحە و تراژدیایەکی 40 ساڵە کە نەتیجەکەی بووە قەتڵ و عامی چەندین نەسڵ لە ئێرانە. جمهوری ئیسلامی مسبەبی ئەسڵی کوشت و کوشتاری خەڵکی ئێران و ئەمڕۆژ مسبەبی ئەسڵی ئیعدام و کوشتاری مستەفای سەلیمیە. بەڵام بەداخەوە کوشتنی ئیمڕۆی مستەفا تەنیا بە ئەم چەند جملە کە من ئەڵێم بە نەتیجە نەگەیشتووە، ئەم بەم ئاقارەدا نەچوو. مستەفا لە هەروەک ئێوە ئشارەتان پێکرد لە هەفتەکانی ڕابردووە دوای شۆڕش و ئاعترازی زیندانیان بۆ نەجات و دەربازکردنی گیانی خۆیان گەیشتە کوردستانی عێراق، و ماوەیەکە لە ئەوەیە بۆ ماوەیەکی دیاریکراو لەوێ مایەوە و ئەیتوانی ئەمڕۆ زیندوو بێت. مستەفا ئەگەر تۆزی ئینسانیەت، تۆزێ حسی مرۆڤایەتی لە نێو کاربەدەستان و مەقاماتی ئەقلیمی کوردستانی عێراقا هەبوایە، تۆزێ شەرەف و ویژدان ببوایە، ئەکرا ئەمڕۆ مستەفایە کە جمهوری ئیسلامی پەت و سێدارەی بۆ هەڵخست بوو و 17 ساڵ بوو خۆشترین ژیانی دەورانی ژیانی خۆی لە سیاچاڵەکانی جمهوری ئیسلامیە تێپەڕ کرد بوو، مەرارەت و مەینەت و بەدبەختی دنیای کێشا بوو، ئەکرا ئیمڕۆ زیندوو بێت. بەڵام هەروەک من باسم کرد، سیاست و ئەو سیاسەتەی کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد، ئەحزابی گەندەڵ لە کوردستانی عێراقا هەیانە، بووە باعیسەوە بەو پەڕی دڕندەییەوە ئەم کەسە کە بۆ پاراستنی گیانی خۆی پەنای هاوردووە لای حکوومەتەکەیان، لای شارەکەیان، لای دەوڵەتەکەیان، هەرچی وا ئێوە ناوی ئەنێن، بەو پەڕی دڕندەییەوە تەحویڵی جمهوری ئیسلامی درا و ئیعدام کرا. ئەگەر باسی مقەسر بکرێت ئەبێت لە ناوچەکە لە کوردستانی ئێران و عێراق
لە دڵی کۆمەڵانی خەڵکێکا کە ئەم ڕۆژانە خەریکن بە هاودەمی یەکەوە ئەچن لەبەر نەخۆشی کۆرۆنا. جوانانی وا خەریکن خۆیان ئەخەنە خەتەرەوە، کۆڵان بە کۆڵان خەریکن یارمەتی بێداشتی ئەنێرن بۆ ئەم ماڵ و ئەو ماڵی تر. خەڵکی بێبەزاعەت کۆمەک ئەکەن، خەریکن هاوپشتی و هاویاری خەریکن تەقویەت ئەکەن. بوونە سەمایە ئومێد لە نێو جامعەی ئێرانە واکردەوەیەکی دڕندانە ئەبێ لە تاریخی ئەو مملەکەتە چ لە کوردستانی عێراق و چ لە ئێرانە ئەبێ هەر فەرامۆش نەکرێت و وەکو لەکەیەکی نەنگ بە ناوچاوی سیاسەتمەداران لە کوردستانی عێراقەوە ئەبێ هەمیشە دیار بێت و خەڵک پەنجەیان بۆ بکێشن. ئەگەر باسی خەتاکار ئەەکەی لە ئەم 24 سەعاتی ڕابردووە بە تەوری واقعی ئەم کردەوە قیزەونانەی حاکمانی ئەقلیمی کوردستان هەرێمی کوردستانی عێراق بوو بە باعث ئەوەکە مستەفای سەلیمی ملی بچێ بە پەتی سێدارەی جمهوری ئیسلامی. مەمنون بۆ تەوزیحەکانە لەو جوملەیەوە کە ئیشارەت پێکرد کە بۆ نەجاتی گیانی خۆی بە ئیسڵام ڕای کردوەتە وڵاتێتر کە ناوی کوردستانی عێراقا ئیشارە کردگەیوەتە ئەوێ، بەڵام ئیدعا دەکرێت کە گوایە مستەفا لە مەرزە دەستگیر کراوە نە لە خاکی کوردستانی عێراق. من ئەگەر حتا لە مەرزیشا دەستگیر بکردبایە هەر ئەم قسانەمە کردوا ئیسە یەکەم هیچ شتێک ناگۆڕدرێ، بەڵام ئەوە غیر واقعیە، ئەوە درۆیە بە مەعزەرەت و ڕێزەوە بۆ بینەرانی ئێوە. مستەفا ماوەیەکی زۆرە لە دەی گەرمەکە لە دەوروبەری پێنجوێ. حکوومەتی ئیقلیمی کوردستان ئاگاهانە و بە بەرنامەوە بە هەماهەنگی لەگەڵ سوپای پاسداران و هێزی جمهوری ئیسلامی مستەفای نردەوە بۆ قەسابخانەی جمهوری ئیسلامی. ئەوە ئەکس و ئەوە شاهد و ئەوە سایتەکان و ئەوە تماشای دنیای مەجازی بکەن بە دەیان و تەنانەت بە سەدان نمونە بۆ ئەوە هەیە کە مستەفا لە خاکی عێراقا بووە. ئەم ئیدعایانە سیرنی بەرەی ناسیۆنالیست و لایەنگرانی شەرمێونی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئەم جەنایەتانە دەست بەکار بوون بۆ ئەوە کە پاساوی ئەم جەنایەتانە بکەن بۆ ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی عێراقا. جەماعەتێک وە نەتەنیا لە عێراق لە دەرەوەی وڵات تماشاکن، شاعر، نوویسەندە، نازانم تەئاتر چی، هونەرمەند، هونەرپیشە، هەموو شتێک کە لە وەختی خۆیان لە ڕۆژی ڕۆشنا بە دەیان و بە هەزاران کەس بەداخەوە کەونە شۆنیان لەبەر ئەم شعریان و ئەو ئەدەبیاتیان و ئەو کتێبیان و ئەو مەقالەیان لە تونپێشێکی ئاوە لە کردەوەیەکی جەنایەتکارانەی ئاوە ئەکەونە ئەم قسانەوە ئێوە خەریکنی سەباسیەکەن. لە کوردستانی عێراق نەبووە، لە مەرز بووە، نەخێر هینی نەبووە، وەها نەبووە، تەنانەت ئەڵێن حەقی بووە حکوومەتی هەرێم تەحویڵی داوە. ئەمە قانونی بینالمللیە، لەمە بێشەرمی ئەو پەرتر لەکوێ هەیە بۆ قانونی بینالمللیە. تەرەف تەواوی ئەسنادی ئامریکای ئفشا کرد، نە رووسیا دایەوە بە ئامریکا نە ئینگلیس دایەوە بە ئامریکا. ئەرێ ئەو هەموو قاتڵی عێراق ئێرانیەم کە جوانانی عێراق ئۆپۆزیسیۆنی ئێران کە هیچ بە سەدان کوشتیان لە عێراقەوە لە ئەقلیمی کوردستانە لە هەرێمی کوردستانە، تەنانەت خەڵکی عێراقیشیان کوشتووە. ئێستا خەریکن بە بەرزی بانان ئەگەڕن لە مەهاباد و لە بانە و لە مەریوان و لە سەقز قاتڵن و معلومە کە کەسیان کوشتووە. حکوومەتی هەرێم بۆ لە ڕژیمی جمهوری ئیسلامی داوا نەکردووە. قاتڵی ئەقباڵی مرادی کووە، هەموو کەس زانی کێیە. قاتڵی ئەو هەموو لاوی جوان ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیە لە هەرێمی کوردستانە کوژران خۆ معلومە کێیە. ئەم کەسانەی ئەم ناهۆنەرمەندانە ناشاعر و نائەدیبانە کە لە ئەم وەختا ڕۆن شەرمێونانە پشتیوانی ئەکەن لە جمهوری ئیسلامی لە حکوومەتی هەرێمەوە و ئەڵێن ئەمە جزو قەواعدی بینالمللیە. کام قاعدەی بینالمللی؟ ئەسەن لە ئەو حکوومەتە و لەو هەرێمە ئەسەن قاعدە هەیە، ئەسەن قانون هەیە، زبانی خەڵک مەگەر نەبراوە، چەند نەفەر ڕۆژنامەنگار کوژراوە، معلوم نییە معلومە خۆ کێ کوشتوێتی، کامە بوو قانونەکە. بۆ ئەکەوێتە وەختێکە ئەوان ئابڕووی بێ ئابڕوویان خەریکە ئەچێت لێرە سەتحی دنیا ئەمانە ئەکەونە پشتیوانی کردلیان، ئەکەونە داپۆکی و دفاعلیان، ئەکەونە پاساوکردن بۆ داپۆشینی جەنایەتەکەیان. کەوایە حقیقەت ئەوە نییە. کاک مستەفا لە خاکی کوردستانی عێراق و ئاگاهانە لەلایەن نیروگەر ئەمنیەتی هەرێمەوە تەحویڵی جمهوری ئیسلامی دراوە و ئەوان کوشتویانە و ئەم ئەمەڵە قیزەونە ئەبێت لەلایەن هەموو مرۆڤێکەوە شەربەزار بکرێت. ئەمانەش وا لە ناوەی ئێران و لە دەرەوەی ئێران و لە میدیا و بە نێوی سیاسەتمەدار و قەدیم پێشمەرگە و قەدیم سیاسی و قەدیم هەرچی ئەوە خەریکن تەوجیهەکەن
ئەبێ فقط سەری شەرم دابخن ئەگینا واقعیت شتێکترە. ممنون بۆ تەوزیحەکانت وماین گودازگەرە وەکو خۆ لە تەوزیحەکانت ئیشارە پێکرد دیارە ئەم ئەمەلە ناشیرین و قیزەونا کە مستەفا سەلیمیان لەلایەن حکوومەتی ئیقلیمی کوردستان لە هەواهەنگی لەگەڵ سوپای پاسداران کە وەسیعەن لە کوردستانی عێراقان و قانون و ئەم شتانە وەسفەکەن بۆ حکوومەتی هەرێم ئەوەڵین جار نییە ئەم هەماهەنگیاکرێ لەم نەو حکوومەتی هەرێم لەم نەو ئەجەنایەتە زۆر جار بەشدار بووە و شەریکی جورم بووە بەڵام ئەم مەوردە مشەخەسە ئەو نەعەلەنی و ئاشکرا و قیزەونا وا دەرەکەوێت کە هاودەردیکی وەسیع لەگەڵ مستەفا سەلیمی لەم رابطەدا لە کۆمەلگایە لە جۆش و خرۆشە لەم بابەتەوە ڕایەوە چۆنە و بۆچی وایە؟ بە عەقیدەی من هەلومەرجی ئەمڕۆ فەرقەکە لەگەڵ ڕابردوو فەرقەکە ئەوەیە ئەجینا بە قەوڵەکەی ئێوە لە چواردەهەی ڕابردووە سەدان کەس لە نەیارانی جمهوری ئیسلامی لە هەرێمی کوردستان کوژراون بەدەست جمهوری ئیسلامی و حکوومەتی هەرێمیش خۆی لێ حاشا کردووە بەرحاڵ خۆی لێلا داوە بەڵام هەموو کەس ئەزانێت کە ئەوان تەقسیرکارن ئەوەی کە مهمە ئەم جارە مربوطە بە کەش و هەوا و ئەوزا و ئەحواڵێکی سیاسی کە لە ئێرانایە هەموو کەس ئەزانێت کە ئەوە 2 ساڵە بەتایبەت لە بەهمەنمانی ساڵی ڕابردووەوە جمهوری ئیسلامی کەوتەتە ژێر فشاری مبارزاتی قرس و قایمی مردم لە هەموو شوێنێک جمهوری ئیسلامی دەوڵەتی حتا بەعزجارێ خۆی ئەشارێتەوە جمهوری ئیسلامی لە زمانی کۆرۆنا هەر وەکو ئەوە بێ کە دەوڵەتێک نەبێت لە ترسی مردم ذاتی ئیعلامی وجودیان نەبووە چ بگا بە ئەوە کە زیندانی ئەعدام کرد زیندانی شۆڕشی کرد و زیندانی شکان و ڕایان کرد هەر لە ئەهوازەوە حتا ئەورومیە و باخی شارەکانی شماڵی ئێران کەوایە جمهوری ئیسلامی کەوتبوو و ئیسەیش کەوتووە حاڵەتێکی دفاعی و زەلالەتەوە بەدەست ڕق و تووڕەیی و ئاحترازی خەڵکەوە ئەم کارەی دەوڵەتی هەرێمی کوردستان ئەم کارەی نیروگەر ئەمنیەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە واقعە یارمەتی دەری ئەوە بوو کە جمهوری ئیسلامی بازم سەری نەیزە و کوشتاری خۆی دژی خەڵک و مبارزاتی خەڵک هەڵگەڕێنێتەوە بێتە باعیسەوە کە جمهوری ئیسلامی بڵێ من هێشتا ماوە بەڵام بە یارمەتی ئەم کارەی کە نیروگەر ئەمنیەتی هەرێمی کوردستان کردیان ئەمەیە مەسەلەکە ئەمەیە کە ئەمانە خەتەرێکن نەتەنیا بۆ گیانی تاک وەکو گیانی مستەفا و یا هەر کەسێکی تر لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەڵکە خەتەرێکن بۆ جوڵانەوەی خەڵکێکە ئەڕوا ڕووبە ئەوە کە جمهوری ئیسلامی لە گۆڕ بنێت خەتەرن بۆ ئەوە کە بەیانی لە خیابانەکان و لە خیابانی شارەکانی مەریوان و سنە و مەهاباد بە جیپ و بە ماشینە نظامیەکانیان و خەریکی سەرکوورکردنی خەڵک بن هەر وەک چۆن لە چەند ساڵ لەمە بەرەوە هەشتی شعبی هاتە شارە جنوبیەکانی ئێران لە زمانی تەزاوەراتەکانی چەند لەمەوبەرەوە هەر ئەمانە مەرزەکانی بینی مەریوان و سلێمانی و کوردستانی عێراقیان گرت چونکە لە تەواوی شارەکان لە مەریوان لە سنا لە هەموو شوێنێک تەزاهوراتی عەلەنی و دەسەویەخەبوون لەگەڵ نیروهای جمهوری ئیسلامی لە ئارادا بوو ئەمانیش ئامادە باش بوو بە پشتیوانی لە جمهوری ئیسلامی خەتەرەکە ئەمەیە کە بۆ سەرکوتکردنی جوڵانەوەی خەڵک لە داهاتووە ئەمانە لە مەفرەتر لە زەرفیەتیانە هەیە و ئەبێ خەڵکی کوردستان چ لە عێراق و لە چه ئێران ئەبێ وشیار بن ئەبێ وشیار مزانی دۆستی خۆیان کامەیە 40 ساڵە کۆمونیستەکان و ئازادی خوازەکان ئەڵێن کە کوردکردنی ئەمانە کوردایەتیکردنی ئەمانە پشتەکەی تماشاکەی بەغیرە زدی مردم بەغیرە زدی مەنافعی جامعە بەغیرە زدی جامعەگەریتیان نییە هەزاران جار خۆی نیشاندا لە دژایەتی لەگەڵ ژن لە دژایەتی لەگەڵ مناڵ لە دژایەتی لەگەڵ ئازادی خوازی و قسەی ئازادکردن و بە ئیسلاح چێتنووسین هەموو شتێک ئەمەیە لێرە فەرقەکە ئەوەیە ئەمانە لە شرایەتێکە هاتوون ئەڕۆن بەدای جمهوری ئیسلامیەوە کە جمهوری ئیسلامی لەلایەن خەڵکەوە لە چوار تەرەفەوە محاسرەکراوە و گەمارۆ دراوە نیرۆی کۆمەکی جمهوری ئیسلامی من ئەتوانم وا ناوی لێ بمە ئەمە شرایەتەکە ئەبێ خەڵک وشیار بن کۆرۆنا تەواو ئەبێ جمهوری ئیسلامی دووبارە ئەکەوێتەوە ژێر زەربی مبارزاتی خەڵک و هەروەها لە کوردستانە حتمەن شەدیدتر و بە هێزێکی زۆرترەوە ئەبێ وشیار بن تەنیا هێزی بەرانبەریان نییە ئەمانە نیروی زەخیرەیەکن کە ئەتوانن لە دووار ڕۆژە ئەلەی خەڵکی کوردستان واردی مەیان بن و ئەمە ئەو دەرسەمان پێیادا
ئەمە گرنگیەکەیە و ئەمە فەرقەکەیە بە نەزەری من لەگەڵ تەواوی ئەو ئەعدام و کوشتارانەوە ئەمانە کردویانە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ساڵانی ڕابردووە لە ئەوزاع و ئەحواڵێکی سیاسی هەستیاری ئێرانە خەریکن ئەم کاراناکەن کە زۆر خەتەرناکە و جەرگی هەموو کەسێکی هاوردووە ئێش بە دروست. ممنون هوماین و گودازگەرەوە کە خۆی شارەت پێکرد لە رابطە لەگەڵ ئەم ئەمەلە قیزەون و دژی ئینسانیە کە ئەحزابی ناسیۆنالیزم و ڕەنگاڕەنگی کوردی کە دەیان ساڵە بەردی کوردایەتی بە قەورە دەنبەستینیانە بۆ خەڵکی کورد بە قەولی مەڕوودا لە دایک دڵسۆزترن هەر بەدەستی حکوومەت و ئەحزاب و دەوڵەتی بە ئیسلا کوردی ئەم ئەمەلە قیزەونە ڕووی داوە. ئایا لەلایەن ئەحزابی کوردیەوە کە بەشایی جۆراوجۆر و ڕەنگاوڕەنگن تایسێ تۆ چه عەکسولعەمەلی کردیوە و جیا لەمەش ئەبێتە دوو پرسیار لە ناوخۆیە خەڵکی کوردستانی عێراق و بەنەوەیەکیش کوردستانی ئێران دژ بەم ئەمەلە دژی ئینسانی و قیزەونە دەبێت چه عەکسولعەمەلی نیشان بدەن؟ من تا ئەم لەحزەکە هەم لە خزمەت ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنە هیچم لە ئەحزابی کوردی نەبیستووە نە لە ئەحزابی تەکتەکیان نە لە ئەو چەند حزبەی کە بەنێو مرکزی هاوکاری ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی بە ئیسلاح فعالیەتن هیچم من نەبیستووە لەوانەیە شتیان وتوێ بەرحاڵ من نەمدیتووە بەڵام ئەوە مهم نییە بە نەزەر من ئەمانە خۆیان ساقڵ بوون و ئەزانن بۆ ئەو بەرژەوەندە تەسکە کە هەیەە چاوپۆشی بکەن لە ئەم جەنایەتانە وەکو حزبی چیان نەوتووە بەڵام وەکو تاک وەکو ئەعزای حتا ڕەهبەریەکانیان خەبەریان بڵاو کردووەسەوە کە مستەفای سەلیمی لە زیندانی سەقز ئیعدام کرا خانەوادەکەی ڕۆیشتە بەر زیندان و فلان و فلان و فلان تۆ بڵێ یەک کەلیمە باسی ئەوەیان کردبێ بۆچی ئیعدام کرا چۆن ئیعدام کرا لە پێرەکەەوە چۆن هاتووەسەوە لە هەفتەیە ڕابردووە چۆن هاتووەسەوە نەخشی یەکێتی و ئاسایش چی بووە یەک کەلیمە باسی ئەوەیان کردووە یەک زەڕە باسی ئەوەیان کردووە کە بزانن لە نەتیجەی تەحویلدانەوەی ئاسایشی حکوومەتی هەرێما ئەم بنیامەتیا چووە نایکن بەو پەڕی شەرمێونیەوە ئاوا خەبەر بڵاوەکەنەوە باسی ئەوە ناکەن بە نەزەری من ئەحزابەکەیشیان هەروواکرد ئەشنە گفتوگو لەگەڵ سەرانی حکوومەتی هەرێم ئەوە چۆن بوو ئەوە چۆن نەبوو دوای ماوەیە وەکو هەزاران موردی تر کە هەموو کەس لە بیریانە ئەمیش بۆ ئەوان حل ئەبێت ئەمان تەسمیمیان کردووە ئەمان لە بەرامبەر کۆمەکێکی نازانم گەورە یا چکۆلا لە بەرامبەر پاراستنی خۆ لە ژێر چەتری هەرێمی کوردستانە ئیجازە بدەن بە هەموو بێپرنسیپیە ڕێگە بدەن بە هەموو کردەوەیەکی غەیری ئینسانی ڕێگە بدەن بە هەموو دەستدرێژیەک لەسەر مەنافعی خەڵک هیچ کام لە ئەم ئیقداماتەوە ئەمانە ئەیکەن لەم سکوتەوە ئەمانە ئەیکەن لەم بەرخوردە قیزەونانەوە ئەمانە ئەیکەن بەرابەر بەم جنایەتە بە قەوس ساڵێ تەبلیغاتی ئێمە چەپ و کۆمونیستەکان ناتوانێت ڕۆشنگەری ئەوە بێ بۆ خەڵکی جامعە کە ئەمانە دۆستی واقعی خەڵک نین دۆستی واقعی جامعە نین دۆستی واقعی خەڵکی کارەکەر و زەحمەت کێش کە هیچ نین ڕاستگۆ بەرامبەر بە حەلی مەسەلەی کورد لە کوردستانی ئێران و عێراقیشان نین ئەوە یەکە تا ئێستا ئەگەر بە تەجربەی ڕابردوو تماشایکە ئەم ئەحزابیشە دوای ماوەیە شتێکی بێتام و بێویتامین حتمەن بڵاو ئەکەنەوە حتمەن ئەڵێن ئەوە بەعزە کارێکمان کردووە خەریکی پرسوجۆین خەریکی ڕوونکردنەوەین دانیشتنمان هەیە لەگەڵ کاک فڵانە کەس وەزیری فڵان و ئەوە ئەمە دووجار ئەیتێرن و ئەیبن و تەواو ئەبێت وەسەری برش پارێ خۆیان وەرئەگرن لە مەخڕی خۆیاندا ئەنیشن خەریکی ژیان و گوزەرانی خۆیان ئەبن ئەمە بە تەوری یەقین ئاقارێکەوە لێپرسینەوەی ئەوانی پێئاچێ ئەوەی کە مهمە هەر وەک من لە جوابی پرسیاری ئەوەڵا باسم کرد وشیاری کۆمەڵانی خەڵکە بەرامبەر بە خەتەرێکە ئەمانە هەسیان بە خەتەرێکە ئەمانە بەناو حکوومەتی کوردی هەسیان ئەحزابی واتۆ باسی ئەەکەی ئاوات و ئارزویان ئەوەسەکە لە سنە و مەهاباد و کامێران و مەریوانە بگەن بە حکوومەتێکی ئاوا وەکو ئەمان زۆر شیرین خەڵکی حەقی خەڵکیان سندووە ئەوانیش گەرێکیانە پا بنەجێ پای ئەوان جا ئەگەر تاریخ گەرێکی بێ هەر ئاواتی کرارەوە بێ دیارە عەقەب گەردێکی گەورەیە بۆ جامعە شتێک وا ئێمە پێمان وایە کە وا ڕوونادا و خەڵک لە کوردستانی ئێرانە بەو ئاخارە ڕەشاکە خەڵکە کوردستانی عێراقا چوون ناچن و ناشنە ژێر بازڵ مستەمیکی ئاوا عەشیرەی
ممنون بۆ تەوزیعەکانت هومای وەگداغ من پرسیارە بنەماوە ئەگەر نوکتەیەک بانگەوازێک شتێک کە لەم رابطە فەرمووەگەنا. بەڵێ من پێم وابێ بەشێک لە پرسیارەکەتم جواب نەدایەوە ئێستا کەوتەوە بیرم ئەویش کە خەڵک لە کوردستانی ئێران و عێراق توانن چی بکەن. ئێمە پێمان وایە عەلا ڕەغمی ئەم دڕەندەیە و ئەم کارە قیزەونە وەزیفەیەکی زۆر گەورە ها لەسەر شانی خەڵک بەتایبەت جوانان و بەشی ئینقلابی و شۆڕژگێر و ئازادیخواز لە کوردستانی ئێران و عێراق ئەبێ داوا بکرێت ئەو کەسانەی کە مسەبەبی ئەم جەنایەتە بوون شناسایی بکرێن کە حتمما شناسایی کراون معەرەفی بکرێن دادگایی بکرێن بە سزای خۆیان بگەن. ئەزانم زۆر کەس لەوانەیە ئێستا هەر بەرامبەر بەنون بڵێن ئەمە کەی بوو بەقسە ئەوان هەموویان خۆیان کردویانە دیارە کەسیش محاکمە ناکەن و کەسیشی ناکەن بەڵام ئەمە داخوازە بە فشاری خەڵک ئەبێت ئەمە قەرزێکە لە سەریانە ئەبێ بیکەن. ئەگەر حکوومەت دەستوری داوە ئەبێ ئیعلام کە باش شەربەزاری بۆ تەواوی عالەمە ئاشکرابێ. ئەگەر ئەو دەستوری نەداوە تاقمی سەربەخۆ و سەرڕۆچوون ئەم کاریانە کردووە دەی فەرموو بۆ ئەوە کە ئابڕووی خۆی بسێنێتەوە ئەم تاقمە سەرڕۆوە بێرێتی محاکمەیکە بێرێتی معەرەفیکە بە کۆمەلگا و بڵێ ئەمانە ئەم کاریان کردووە و سزایان بدات. ئەمە خواستێکە بە نەزەری ئێمە ئەبێت خەڵک لە کوردستانی ئێران و عێراق پێ لە سەردا بگرن و فشار بێرن بۆ حکوومەتی هەرێم کە بڕۆت و ئەمەری بکە. جگە لە ئەمانە لە کوردستانی عێراقا بە تایبەت خەڵکی شۆڕژگێر ئەبێ سەفی خۆیان لە سەفی کەسانێک کە ئاوا خەریکن قاتڵ کۆمەک بە قاتڵی ڕۆڵی خەڵکەکەن و زیندانی فەراریەکە ڕای کردووەوە گیان پەنای هاوردووە بۆیانکی گیان خۆی نەجات بدا ئەیدەنەوە تەحریڵ جمهوری ئیسلامی بەرامبەر بەم جنایەتە بێدەنگدا نەنیشن بڵێن ئێوە لە ئێمە نین ئەمە سیاسەتی ئێمە خەڵکی ئازادیخواز و شۆڕژگێر نییە ئەمە سیاسەتی ئێوە حاکمیەتی گەندەڵ و فاسدە ئەمە سیاسەتی ئێوە هەڵقەڵیگوێ تورکیە و ئێران و باقی کشوەرەکان ترن ئەم دەنگە دەربڕن با خەڵک بیبیسن با خەڵک لە ئێران و تورکیە و لە باقی عێراق بیبێسن با خەڵکی تەواو دنیا بیبێسێکە دانێت پەناهەندەیەکە حکمی مەرجی بوو کە حکوومەتەکان گێڕایەنەوە بۆ ناوماشینی کوشتاری جمهوری ئیسلامی خەڵکەکەی وتیان نە تۆ نمایندەی ئێمە نیت ئەمە جەنایەتە ئەمە بەشێ شەرمەزار بکرێ ئەمە وەزیفەیەکە کە ئەکەوێتە سەر شانی خەڵک و جوانان و خەڵکی ئینقلابی و تەواوی ئەحزاب و سازمانهایەکە لە دەرەوە و لە ناوەوەی ئێران ئەتوانن بە هەر شێوەیە لە تەریقی نەهاد و ئۆرگانگەری بین المللی قانونی و هەرچی وا بۆیان ئەکرێت ئەبێ فشارەکەی خەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕۆشنکردنەوەی خودی اتفاقەکە خودی ڕووداوە دڵتەزێنەکە سرفی ئەوە نابێتە باعث ئەوە کە ئێمە ئەم فشارە لەسەر ئەوان لابڕین و فقط ئەفشاگەری بکەین فقط بڵین ئەوەیان کرد تاریخی قیزەوەنیان بخەیرەوە بیر نەخێر تەنیا ئەوە نییە بەڵکە ئەمڕۆژ کارەهایەکی عەمەڵی بۆ کردن هەیە کە وەک عەرزم کردم ئەکەوێتە سەر شانی خەڵک و هەروەها ئەحزاب و سازمانهایەکە لە ئەم بارەوە پێیان وایە کە ئەمە جەنایەت بووە و ئەکراکە ئێستا ئەم دۆستەی ئێمە ئازاد بێت لە جیایەوە لەژێر خاک بێت. ممنون بۆ تەوزیعەکانتە بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆدا هومایۆن گودازگەر. زۆر سپاس. سپاس بۆ توش. بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو دەکەم.